بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی عێراق سەردانی هەرێم دەکات بۆ لێکۆڵینەوە لە کێشە و گرفتەکانی پاسپۆرتی هەرێم و یەکەم وێستگەی سەردانەکەشی بۆ پارێزگای سلێمانی بوو. بڕیاریشە سەردانی پارێزگاکانی هەولێر و دووەکیش بکات. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا عەمید ئەحمەد عەبدولستار بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی عێراق سەبارەت بەکردنەوەی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە ئاماژەی بەوە کرد. وەزیری ناوخۆی عێراق ڕەزامەندی دەربڕیوە بۆ کردنەوەی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە و چاوەڕوانی تاوابوونی بینایی فەرمانگەکە دەکەین. وەزیری ناوخۆ ڕەزامەندی دەربڕیوە فەرمانگەی پاسپۆرتی هەڵەبجە بکرێتەوە. هەر کاتێکیش بینای ئەو فەرمانگەیە تەواو بوو ئەوە کادرەکانی دەتوانن دەست بە کارەکانیان بکەن. جاهز بتفعيل المنظومة وتشغيلها حين إكمال البناية وتجهيزها بالأجهزة. سەبارەت بە موچەی فەرمانبەرانی فەرمانگەکانی پاسپۆرتی هەرێم بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی عێراق ڕایگەیاند سەرۆکوەزیران ڕەزامەندی دەربڕیوە بۆ خەرجکردنی موچەکانیان. سەبارەت بە موچەی فەرمانبەرانی فەرمانگەکانی پاسپۆرتی هەرێم سەرۆکوەزیران ڕەزامەندی دەربڕیوە موچەکانیان بۆ خەرج بکرێت و لە ئێستاشدا ڕێوشێنی پێویست گیراوەتە بەر بۆ خەرجکردنی موچەکانیان. لە بەدواداچوونی بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی عێراق دەرکەوت کە سلێمانی لە دەرهێنانی پاسپۆرتە لە پلەی یەکەمی پارێزگاکانی عێراقدایە. و ئەوەی کە تێبینیان کرد ئاماری دوێنیان دەرهێنا کە لە سەرانسەری عێراقا هی دوێنێ سلێمانی پلێ نمرەی یەکی بەدەستهێناوە بە دەرهێنانی 1490 پاسپۆرت تەنها دوێنێ 1490 پاسپۆرتمان دەرهەم هێناوە کە یەکەم بووین لە ئاستی عێراقا. لە سەردانەکەی بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی عێراقدا کێشەی ئەو هاوڵاتیانە چارەسەر کرا کە ماوەی نوێکردنەوەی پاسپۆرتەکانیان زیاتر لە 1 ساڵیان ماوە کە لە پێشتردا بۆیان نوێ نەدەکرانەوە. ئەماش بوو بە گرفت لە بەردەمیاندا لەبەرەوەی هەندێکیان بۆ خوێندن یان بۆ گەشتکردنێکی ماوە درێژ دەچوونە دەرەوەی وڵات و ئەگەر بۆیان نوێ نەکرێتەوە تووشی گرفت دەبن. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.